سر نەهامەتی عێراقیەکان تەنها لە ناکۆچە سیاسی و قەیرانە ئابووری و ئەمنیەکاندا نییە. داتا فەرمیەکان هێشتا ئاماژە بەبوونی ڕێژەیەکی زۆری نەخوێندەواری دەکەن تێیدا. وەزارەتی پلاندانان دەڵێت لە سەدا 12.3 خەڵکی نەخوێندەوارن، ئەوەش نوێترین ئاماری ئەم ساڵە. بەڵام ئەگەر ئامارەکانی ڕێکخراوی یونسکۆی سەربەنەتەوەی گرتوەکان هەڵبدەینەوە، عێراق لە هەفتاکانی سەدەی ڕابردوودا لە یەکەمەکانی سەر ئاسی جیهان بۆ لە پەیڕە و پرۆگرامی خوێندن و هەوڵەکانی بۆ نەهێشتنی نەخوێندەواری. بەڵام لە ئێستادا یەکێکە لە وڵاتانەی بەدەست نەخوێندەواریەوە دەناڵێنێت. هەرچەندە وەزارەتەکە دەڵێت لە ساڵی 2010دا ڕێژەی نەخوێندەواری لە سەدا 20.5 بوو و لە ئێستادا دابەزیەوە بۆ لە سەدا 12.3. بەڵام نابێت ئەومان لەبیر بچێت کە بەهۆی خاوبوونەوەی پرۆسەی ڕوبەڕووبوونەوەی نەخوێندەواری و نەبوونی پرۆژەی تایبەت ماوەی 3 ساڵە ئامارەکە لە شوێنی خۆیدایە و نەجوڵاوە. هەر بە پێریوەترین ئاماری وەزارەتی پلاندانان ڕێژەی نەخوێندەواری لە ناو ڕەگەزی مێدا لە سەدا 22، بەڵام لە ناو ڕەگەزی نێرینەدا لە سەدا 13. هەروەها پارێزگای موسەنا لە پلەی یەکەمی نەخوێندەواراندایە بە ڕێژەی لە سەدا 20، دواتریش پارێزگای دووهۆک لە هەرێمی کوردستان دێت لە پلەی دووەمدا بە ڕێژەی لە سەدا 18. خۆ ئەگەر تەنها تەماشای ناوچە گوندنشینەکانیش بکەین دەبینین ڕێژەکە دەگاتە لە سەدا 25. بەپێی ئەو ئامارە واتە زیاتر لە 6 ملیۆن عێراقی ناتوان بخوێنەوە بنووسن کە ژماری دانیشتوانەکەی دەگاتە 43 ملیۆن کەس. عەبدوزوهرە هینداوی گوتەبێژی وەزارەتی پلاندانانی عێراق پێشبینی دەکات تاوەکو ساڵی 2030 عێراق بگاتە ڕێژەی سفری نەخوێندەواری. بۆ سنووردانان و نەهێشتنی پەرلەمانی عێراق یاسای ژمارە 23 ساڵی 2011 دەرکرد و دەستەیەکی بۆ ڕوبەڕووبوونەوەی دیاردەکە پێکهێنا. ساڵی 2012 یەکەم هەڵمەتی نەهێشتنی نەخوێندەواری لە عێراقی تازەدا دەستی پێکرد. وەزارەتی پەروەردە 6,000 بنکەی نەهێشتنی نەخوێندەواری کردەوە و زیاتر لە 500,000 کەس ڕوویان لە بنکەکان کرد لە سەرەتادا. بەڵام ناتوانرێت یەک هۆکار بۆ بەرزی ئاسی نەخوێندەواری لە عێراق دیاری بکرێت، بۆیە بوونی گەندەڵێکی زۆر لە وەزارەتی پەروەردە و جەنگ و قەیرانە یەک لە دوای یەکەکانی ڕێگری سەرەکیە لە چارەسەرکردنی کێشەکە.